کوردستان بەڕێز ناهیدا ئەحمەد فەرماندەی فەوجی ژنان لەگەڵمانە بەخێر بێ و بەیان باش دەستخۆشی بەرنامەکەتان لێکم بەڵێ بەخێربێ نایدەخان راپۆرتێکمان حاضرە سەوارد بە ڕۆڵی ژنان راپۆرتەکە دەبینین و لەگەڵت بەردەوام بین بەڕێزان راپۆرتێک ئامادەیە لەسەر ڕۆڵی ژنان با پێکەوە ببینین. کاتێک باس لە هێزێکی سەربازی دەکرێت تەنها پیاوان نین لە بەرەکانی جەنگدا کە بەرگری لە خاک و نیشتمان دەکەن بەڵکو ژنانیش لەو بوارەدا بەشدارن. 19 ساڵ لەمەوە پێش هێزێکی پێشمەرگەی ژناندا دەمەزرێت. فەرماندەی فەوجی ژنان ڕایگەیان هەموو ساڵێک یادی ئەو ڕۆژە دەکەنەوە. ئەم ساڵ 19 ساڵە ئەو فەوجە دروست بە بەدەل لەوە ئێمە شۆڕچێکی کۆمەڵایەتیمان کە دوای شۆڕچێکی سەر و ئێمە هەر لە سەرەتاوە کە ئێمە بە بەرنامە بەشداری شەڕی داعشماکە ئێمە زیاتر لە ماوەی 4 مانگ لە بەرەکانی شەڕ بووینەوە ئێمە شەهیدمان هەبوو ئێمە برینداریشمان هەبوو. ژمارەیەک لەو ژنانی کە لە فەوجی پێشمەرگەی ژناندان خاوەن ماڵ و منداڵن و بەشداریان لە شەڕدا کردووە وەک خۆیان دەڵێن شەهید و برینداریشیان هەیە. ڕەنگین یوسف یەکێک لەو پێشمەرگانە بوو کە لە دوای برینداربوونی لە شەڕی دژی داعش لە سنووری قەزایدا خۆخورمات و شەهید دەبێت. شەهید ڕەنگین مال ئەسف لەگەڵمانان نییە بەڵام من پێ خۆشحاڵم ئەگە من شەهیدێکم ماوە بە خاکی کوردستان. شەهید ڕەنگین مناڵ لە تەمەنی 12 ساڵەوە بابە پێشمەرگا لە فەوجی ژنان کچێکی زۆر لێ هاتوو بوو وە زۆر ئازاژ بوو لە هەموو ڕۆکانی عسکەری و کۆمەڵایەتی سیاسی نمونەی کچ بوو. فەوجی ژنان لە سەرەتای دامەزراندنیەوە لە سەر ئاستی سلێمانی بووە وەک خۆیان دەڵێن دواتر توانیویانە لەگەڵ ئاسایش و مەشقی سەربازی ڕاهێنان بکەن و ڕۆڵی خۆیان ببینن و لە چالاکیەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بەشداری بکەن. فەرماندەی هێزەکانی یەکەی هەفتای پێشمەرگە ڕایگەیان ژنان ڕۆڵی کارایان بووە لە بەرەکانی جەنگدا و توانیویانە دەوری خۆیان ببینن. لشر داعش هلا منطقي جلولا وسعديه وتاكو ديتا محوري يك تاقاتا محوري شو هر شو محورك هم شو اندسي ديارا هم واجبو اركان بيسبيرا واجبو اركان جبجه كردوا. لێستادا فەوجی ژنان فەوجێکی نیزامین ژنان مەشق و ڕاهێنان بە ژنی پێشمەرگە دەکەن. هەم لە ڕۆژاوای کوردستان هەم لە باکووری کوردستان ژنان توانیویانە پێشەنگایەتی هەموو ژنانی جیهان بکەن واشان بەشانی هەم ژنانی یەپەژە و هەم ژنانی یەژە ئاستار و ژنانی هەپەژەی ڕۆژهەڵاتی کوردستان. بەڕاستی ئێمە هیوامان ینی هیوادارن کە هەموو هێزی ژنان بتوانن پەیوەندیەکی تونند و تۆڵیان لەگەڵ یەکتردا هەبێت. لە 11 تەشرینی دووهەمی ساڵی 1996دا فەوجی ژنان لە سلێمانی دامەزرا. خاوەنی بیرۆکەکە جەلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتمانی کوردستان بووە و فەوجەکە لە سەرەتادا تەنها 16 پێشمەرگەی هەبووە بەڵام لە ئێستادا ژمارەیان زیاترە و مەشق و ڕاهێنانیشیان لەسەر چەکی سووک و چەکی قورس کردووە تا ئێستاش شەهید و برینداریان هەیە. ژنانی پێشمەرگە لەم ڕۆژەدا کە ڕۆژی دامەزراندنی هێزی پێشمەرگەیە باس لە بیرەوەریەکانی خۆیان دەکەن. ئەوان بەکردنەوەی پێشانگایەک ئەو ڕۆژانە دێنەوە بەرچاوی خەڵک کەشان بەشانی برا پێشمەرگەکانیان توانیویانە لە بەرەکانی جەنگدا بجەنگن. ژاڵە محەممەد NRT سلێمانی. بەرەبێنان ئەم بەردەوامنەوەکی ژاڵی وەکو ژاڵاش ئاماژەی پێکرد کە باسی هێزەکەم یەکسەر هێزی پیاو وابیر لێکەنەوە کە تەنیا پیاوە توانێت هێز دانێت یان شەڕ بکەن شۆڕەش بکەن بەڵام ئێستا ئێوە وەکو خانمێک لە شۆڕەشێکتان کرد وەکو خۆشتان باس کرد لە ڕاپۆرتاژ یەکەم جار شۆڕشێکی کۆمەڵاتی فکری ئەم شۆڕشەی ئێوە چۆن بووە بۆچی یەکەم جار شۆڕشی کۆمەڵاتی خۆ ئێوە هێزێکی توانم بڵێم عسکەرینەوە کە دەستان پێ کردووە؟ سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێکم خۆشحاڵم. مەبەست لە دیارە هەر لە دروستبوونی فەوجی ژنان ئێمە کۆمەڵێک کادری پێشکەوتوو یەکێتی نیشتمانی کوردستان بووین چونکە هەر لە سەردەمی شاخیشەوە بەڕاستی ژنانی کورد هەر بەشداریان کردو ڕۆڵ و کاریگەریان هەبووە بەڵام وەکو ئێستا مەسەلەن مەجالەکەی ئەوە نەبوو هەمیش کۆمەڵگاڕێگەی ئەوە پێنەدراوەکە بڵێ بەو شێوەیەکی مەنەزەم مەسەلەن بتوانێت شان بەشانی برا پێشمەرگەکان خەبکە ژنوان هەبوو بەڕاستی ئەو کاتانش لە چەپەکانە بەشداریان کردووە. ئێمە کە بینیمان لە دوای بەڕاستی
ڕاپەڕینەکەینەوە یەکەوە ژنان ڕۆڵێکی کاریگەریان بینۆ پێشکەوتن لە بواری ئیداری و سیاسە بۆ نمونە ئێمە لە ساڵی 92 بە یەکەم جار پەرلەمان لە هەرێمی کوردستان ئێمە ئەندام پەرلەمانمان هەبوو وەزیری ژنمان هەبوو مدیر عاممان هەبوو ئێمە بیرمان لەوە کردوانێ بە تایبەتی لە 96 ساتە وەختێکی زۆر ناسب و پێویستیمان بۆکە ئەم کۆمەڵە کادرا لەلامان دروست هەم بۆ پاراستنی خۆمان هەم بۆ پاراستنی ئەو دەستکەوتانی کە لە هەرێمی کوردستانە ئێمە 16 کەس بووین هەمووشی کادر و ئەندام کۆمیتە و کارجێر بووین ئەوانە بووین ئەو کات 16 کەس ئەمڕۆ ئەمە دوو ڕۆژ بەسەر 90 ساڵی ئێوە تێپاڕی چەند کادنەوە ئێمە تەپەن گۆڕانکاری لە ڕووی چەنداتی و چۆناتی و گۆڕانکارێکی زۆر گەورە ڕووی داوە تواگەر بزانانی ئەو کاتە وەکو ئێمە هەر خۆ بەخشێکیش بن بەڕاستی ئێمە لە دوای 6 مانگش کە پاران هێناوەریگن هیچمان قبولمان نەبوو چکە ئێمەکە بیرمان لەوە کردو دامەزانی فۆجەکە یەکەم خاڵمان بۆ نەهێشتنی جیاوازی ڕەگەزی بوو بۆ ئەوەی ئێمە بتوانین شان بەشانی برا پێشمەرگەکانمان و بتوانین لەو بوارەشە شان بەشانی ئەوان و بتوانین خەبات بکەم هەن وەکو ئەرکێکی نیشتیمان و هەمیش هەوڵماندا بۆ ئەوەی بتوانین ئەو چەکە وەکو قەڵەمێک بەکار بهێنین بۆ بەدەستێنانی مافەکانی ژنان نای دەخەن باسی لەوە کرد کە لە دوای ساڵی 96 بیرتان نەمەکردەوە بیرۆکەکەی چێ بووە ینی بۆچی بڕیاردرا کە فەوجێک بۆ ژنان دروست لە هێزەکانی پێشمەرگە ئێمە لە داشانی بەڕاستی بیرۆکەکە ئێمە ئەو کۆمەڵە کادرە بیرمان لەوە کردو چکە ئەو زروفەش پێویستی بەوەکە ئێمە کادر بن پێویستمان هەبوو وەکو کادرە پیاوەکان بەڕاستی هەم لە ڕووی پاراستنی خۆمانەوە هەمیش ئەو کاتە بۆ ئەوی کە بتوانین بەڕاستی یەکسانی زیاتر بەرقەراکەنەوە هەوڵ بۆی بدەین کە ڕوویەکی جوانی ژنی کوردمێژی کورد زیندوو بکەینەوە ئێمە بەڕاستی باسیشم لەوەکە کە پێشتر ژنانمان هەبوو بن بۆ نمونە لەیلا قاسممان هەبوو بۆ نمونە خوشکە سنەوبەر هەبوو ئەوانە کە کاتی خۆشی شەهید بوون ئێمە شەهیدیان بیرۆکەکە ئەو کۆمەڵە کادر ئەم کۆمەڵ ئێمە بیرۆکەکەمان تەقدیم بە ئەمەڵبەندی سلێمانێکی کاک عیماد لێوە بوو ئەویش پشتگیری کردین بەڕاستی دەستخۆشی دەکەین دواتر بیرۆکەکە گەیشتە لای هەڤاڵی بەڕێز مام جەلال ئەو پشتیوانێکی زۆری لێکردین بەڕاستی هەم لە ڕووی چەندداری چوناتیوە ئەو کاتە وای کرد ئێمە لە ماوەیەکی زۆر کەمەکە بتوانین چەکی بۆ دابینکردن لە ڕووی ئیداری و هەوڵی ئەوەدا کە ئەم فەوجە گەشەیەکی زۆر باش بەخۆیە ببینێت و بەدڵنیاییەوە پشتگیری کردنی هەڤاڵی بەڕێز مام جەلال بووکەوە تا ئێساش کە بەرداوامە ئەو فەوجە نایدەخەم لەو سەردەما ئەم بیرۆکەوە لە زیاتر ئەم بیرۆکەیەتاندانا لەسەر ئەساسی یەکسانی ڕەگەزی دروست بێت ئێستا ئەو یەکسانی ڕەگەزیە تا حەدە دروست بووە لە ڕووی پاراستنەوە گەر قسە بکەن ئێوە چ ڕۆڵێکتان هەیە لە ڕووی پاراستنی خاکی کوردستان ئێمە لە دوای ئەوەی کە فەوجەکەمان سەرتاوتمان پێکاتەکەی شاری سلێمانی بوو ئێمە توانیمان بە ڕۆڵ و کاریگەری خۆمان و بە هاوکاری میدیاکان بەڕاستیە بێ ئەوەمان لەبیر نەچێ توانیمان ژنانی ناوچەکانی کەش بهێنە ئەوەی کە پەیوەندی بە هێزەکەمانەوە بکەن و ئێستا پێکاتی فەوجەکان ئەوانەی کە پەیوەندیتان پێوەکەن لەگەڵ ناوچەکان هەرێمی لە خانەقینەوە پێشمەرگەمان هەیە لە پێشمەرگەی خانەقینمان هەیە تاکو قەندیل بەڕاستی یعنی ئەمە بەبێ جیاوازیە تا پێشمەرگەی عەرەبمان هەیە تورکمانمان هەیە مەسیحمان هەیە بەبێ جیاوازی مەسەبیکە ئێمە ئەوەمان کرد چکە بەڕاستی ئێمە مەبەستمان لەوەیە کە هەمووکو ئەرکێکی نیشتوانی هەمیش وەکو کە ژنێک بەڕاستی بەبێ جیاوازی مەسلەی مەسەب بۆ ئەوانەکە برەو بە ڕۆڵی ژن بدەین و بتوانین ئازادی و یەکسانی بەرقرار بکەین ئەمە لەسەر مەسلەی مەذهب لەسەر مەسلەی تەمەن و ئەوانایەوە چۆن خەڵک وەرەگرنیان کامانن ئەوانەی وەرەگرن بدایت وەرگرتن وەکو ئێسانە بە بەڵام ئێسامە هێزێکی نظامین حسابی ئەوواکەن کاسی ئەو کەسێکێتە لای ئێمە ئەبێت تەمەنێکی محدود بێت لە هەژدەوە تا ئەکن 25 بێ و حەزیشەکەن ئەو کەسانە زیاتر کەسانی بەڕاستی خوێندەوار بن و کەسانێک بن مەسەلەن بتوانن زۆرمان هەیە ئێستا ئەگەر یعنی زیاد لە حەدی لەوانە بەڵام لە 180 زیاتر خوێنەوارە بەڕاستی هەمووشی ئەکادیمین بەڕاستی خوێندکارمان هەیە جامیعەمان هەیە معهەدمان هەیە هەروەها لە ناوەندیە و لە سەرەتاییەوە هەمانە بەڵام زیاتر ئێستا خوێنەوارن بەڕاستی نایدەخان پیاوان چۆن هاوکاریان کردوون فەرماندە پیاوەکان کە لە هێزی پێشمەرگەن چۆن هاوکاریان کردوون ئێمە بەڕاستی ئێمە هێزەکانی هەفتا هەر لە سەرتاشەوە بەڕاستی ئێمە ئەو کاتە
لەگەڵ هێزی پێشمەرگە بووین بەڕاستی ئەوان لە هەموو لە ڕووی چەک و تەقەمەن و تەدریباتوانە هاوکارێکی باشیان کرد و پشتیوانێکی زۆریشیان کردوین بەڕاستی لەوانەیە بەڵام حسابێکی جیاوازتریشیان کرد بێ لەوەی کە ئەم فەوجە چکا فۆجێکی تایبەت بووە ویستویانەکە زیاتر گەشەی پێ بدرێت لە ڕووی چەندایەت و چۆناتیەوە و هەروەها لە هەندێک شوێنە کۆمەڵە تەدریبی جیاواز کرا بە کۆمەڵی پێشمەرگەی ئێمە کە بۆ ئەوی بتوانن لە هەموو ئاستەنگەکانە ڕوبەڕووی دوژمن بوەستنەوە. نایدەخەن لە ئێستا ئێمەزان ئێمە لە هەریمی کوردستان بەرەی شەڕدایە بەڵێ ئێوە هاوکاری ئێوە بوو برا پێشمەرگەکان چۆنە ئێوەش کەوتونەچە ئەو بەرەی جەنگەوە یان ئێوە شەشە بژن هێری پێشەوە بۆ شەڕ وەکوژن لەگەڵیان مل بملی ئەوان شەڕەکەنیان. ئەگەر مەسەلەن ئێمە حەزەکە مەسەلەن مێژوویەکمان هەیە 19 ساڵە ئێمە لەوە ئەوە قۆناغەت تێپەڕیوەکە ئێمە بۆ نمونە لە ساڵی 2023 مەسە ئێمە برینارمان لە پرۆسی ئازادی عێراق لە هەردوو محوەری بەڵێ لە هەردوو محوەری کەرکووک و خانەقین بەشداریمان کردووە بە سێ مانگ لە خانەقین و کەرکووک ماوینێتەوە ئەو کاتەش برینداربان هەبووە بەڕاستی و بە ئێستاشەوە لە سەرەتای هاتنی داعشەوە ئێمە خۆشبەختانە ئێمە هێزەکەمان لە ماوەی سێ مانگ پێشەوەی کە دروستبوونی داعشەوە هەر لە تەدریبا بوون لە کانی گۆمە بوون و لە حاڵەتێکی زۆر ئامادە باشییا بوون لەسەر جۆرەکانی چەک ئەمەش قوڕاهێنانمانەکە و لەگەڵ دەستپێکردنی شەڕیشا دڵنیا دەکەمەوە کە ئێمەشان بەشانی برا پێشمەرگەکانمانە لە هەردوو محوەری کەرکووک و خانەقین بەشداریمان کردووە یعنی هەم لاوانە هەم ڕاگەیانەکان و هەمیش هێزی پێشمەرگە و خەڵکەکەش بزانەکە ئێمە زیاد لە 4 مانگ 5 مانگ لە بەرەکانی شەڕمات و بە ئێستاش ئێمە بەردەوام لە گەڵ هێزی پێشمەرگیان و ئەگەر بیشی بینن لە ئەم هجومانی ئەخیری ئەبوو ئەل محەممەد و ئەوانەی کە لە خوارد کەرکووک بوو ئێمە پێشمەرگەکانمانشان بەشانی برا پێشمەرگەکانمان هەر لە ناو لادەکان نابوون بەڕاستی. نایدەخان لەگەڵ پاڵێنیە پەژە بۆ نوێکە لە ڕۆژاوی کوردستانێ لەگەڵ ئەو گەریلایانی کە لە قەندیلن ئێوە پەیوەندیتانەیە بەتایبەتیەوانی کە لە هێزی ژنانی ئەوانە بەدڵنیایە پەیوەندیکی باشمان هەیە هەر لە کاتی شەڕەکانیشە ئێمە ئەوان لە محوەری داخوق لێ ئێمە پەیوەندیکی باشمان هەبوو لەگەڵ گەریلاکانەوە هەروەها هەم ئەوان و هەم ئێمەش هاوکاری یەکبووین. پەیوەندیەکەی ئێوە وەکو ژن یان پەیوەندیەکەی ئێوە لەسەر ئەساسی ئەوەی کە استیفادە لە هێزی یەکتر بن استیفادە لەسەر ئەو بکن کە لە ڕووی سەربازیەوە مەسڵ فەلەکتەوە خۆی کە باس لە پێشمەرگە ئەەکەی ئێستا بەڕاستی من هیچ جیاوازیەک نابین ملەوەی ئەمە پێشمەرگەیەکی ژنە ئەمە پێشمەرگەیەکی پیاوە ئەو کۆناغە تێپەڕە پێم وایە ئەو فکرەیەمان لای ئەوانی شەرگۆشە ئێمە تێکەڵاوی هەم وەکو ژن بەڕاستی پێمان خۆش بۆ دەستخۆشیمان لێکن کە ئەوان هاتوون ئێستا لەوانێک کە خۆشیان لە هەندێک شوێنە زەختێکی زۆریە بە بەڵامشان بەشانی ئێمە هەوڵی ئەوە ئەدەن کە لە کوردستانی باشوورە ڕزگاری هەو ئەوەکان مەسەرن بەرامبەر داعش بۆستنەوە دیفاع لە ئێمە ئەکەن دیفاع لە بخاکو نیشتمانەکەن خۆشبەختانە ئەو جیاوازیە نەما بڵێن ئەمە سنوورێک هەیە لە بینی ئێمە و ئەوانە ئەو سنوورە نەماوە بەڕاستی ئەوان لە هەر شوەیەکا بن ئێستا گەر ببینی لەوەی پرۆسی شنگا لە خۆتان بەرچاوی خۆتان لە ڕاگەاندەکانی شەبینن ئەوانشان بەشانی برا پێشمەرگەکانی ئێمە و لە زۆر جەبەکانی کا بەڕاستی ئەوانش پێشەنگ بوون بە ئێستاش و ئەوانە پێشەنگن. بەڵێ ناهیداخانیانی وەکو فەرماندەیەکی پێشمەرگە وەکو هاوکارانی کە بێکەوەن لە فەوجی ژنان چۆن هەوڵتان داوە توانەکانی ژنانی پێشمەرگە پێش بخەن لە ڕووی سەربازیەوە پێدانی زانیاری چەکی پێویست ئێمە تەبان ئێمە بۆ ئێمە سەر بە معسکرێکی ناواتە ئێمە مەسەلەن هێزێکی ئاسکەرین چۆن هێزی پێشمەرگە لە هەموو ساڵانە تەدریبی خۆیەکە ئێمە بە زیادیشەوە لە بەروی فۆجێکی ژنانین هەمیشە هۆڵمان داوە تەدریب زیاتر تەدریب مەشقڕاهێنا بکەین لە نەشان پێشمەرگەکانی ئێمە لەگەڵ ئێستا ئەو قۆناغەشمان تێپەڕان کە بڵێن بە تەنیا هەر زۆر جارکە تەدریبەکەن ئێمە ئێستا پێشمەرگەکانمان لە سنفی هاوان و هەروەها لە بیکەیست و لە قەناسە لەگەڵ پیاوەکانە بەشداریەکەن مەشقڕاهێنا مەشقڕاهێنانی ئێوە و پیاوەکان زۆر مەسەلەن دەورات ئەکرێتەوە کە دەورات دەکرێت و پێشمەرگی ئێمە بەشداریەکە لە دوایشە زۆر تەقدیر و عنی شکر و ئەوە تەقدیر شکریێتەوە بۆ پێشمەرگەکانمان هەم لە ڕووی ئیلتیزام و هەم لە ڕووی تەرکیزۆمیش ئەڵێن زۆر سەرکەوتوو بوو. ئیلتیزاماتی ژن باشتر نییە لە هێزی پیاوانیان وەکو یەکن خۆی ئیلتیزامات ئەکەوێتە زۆر جارەکەوێتە سەر شخصەکە بەڵام لە ژن زیاترە لە ژنە ئیلتیزام زیاترە. نایدەخان لە راپۆرتەکە بینیمان دایکێکی پێشمەرگە کچەکەی شەید بوو ینی ئەمە شتێکی قورسە بۆ ئینسانێکە قوربانی بداوە بێکێک لە با بڵین منداڵێکی شەید بێ خۆشی پێشمەرگە و منداڵەکەشی پێشمەرگە ئەم جۆرە لە نمونەیە بۆ ژنان ینی ئەو نمونانی کە لە ڕۆژاوی کوردستان بینیمە
هەنی ئەمانە هۆکارێک نییە بۆی ئێوە خەڵک زیاتران بن ژنانی کورد زیاتران بن لەگەڵتان بن طبعا دڵنیا بە مەسەلەن ئێمە شەید ڕەنجین بەڕاستی هە لە تەمەنێکی مناڵی و شەید ڕەنجین لە بنەماڵەیەکی شۆڕژش پەروەردەبەوە شەید ڕەنجین یەکەم شەهیدی بنەماڵەکان لە بە باپیریشی شەید بوو شەهیدی کەشیان هەیە شەید ڕەنگین خۆی دایکی باوکی مێردەکەی خوشکەکەی بەڕاستی براکانی هەمان پێشمەرگان و شەید ڕەنجین یەکێک بوو بەڕاستی لەو ئەفسەرە هەرە پێشکەوتوانەی لەبەر لێ هاتووی خۆی لەبەر چالاکی خۆی بەڕاستی عەدەت قەناسێک بوو زۆر ئەنی لەگەڵ زۆر پیاوانەکە مەسەلەن مەشق و ڕاهێنانیانەکەت ئەو بەڕاستی یەکەم ئەبوو یعنی یەکێک بوو لەوانە کە ئێمە بعدد قناسی فوجی ژنان بەناوبانگ بوو و دوایش هەمیشە هەولی ئەدا سەر ڕای ئەوەی کە دوو مناڵی هەبوو بەڕاستی مناڵەکانی مناڵەکەی حەوت مانگ بوو مناڵێکی 2 ساڵ بوو یعنی بە هەردوو مناڵەکەی 3 مانگی 3 ساڵی تاونەکە ئەو هەمیشە کاری و خۆی جێبەجێ ئەکرد و ئەچوە پێشەوەی جەبەکان بۆ نمونە ئەو کاتە لە چواری دیا بوو کە لە داقۆق بووین بەڕاستی ئێمە کە لە داقۆق بووین زۆر نزیک بووین لە داعشەوانەوە ئێمە مەسەلەن لە هینی پێشەوە بووین دوای ئەش بیندا مەسەن جموجوڵێکی زۆر هەیە لەوێ ئەو لەو کاتە مەسەلەن کە هاوان باران و تۆپباران ئەکرا لەوەی کە یعنی نەئەترساکە برینارە یاشت لە خەمی پێشمەرگەکانیان بوو کە بچێ سەردانی پێشمەرگەکانی بکات و ببینی بزانێت پێشمەرگەکانی بۆم هەموورەیەکی ڕۆک و فەرماندەیەک ئێتر جێی داخ بوو کە ئەو شەید بوو دیارە شەهیدبوونی ئەویش یەکێک بوو لەوانەیە کە ئێمە زیاتر بەهێزبوونی خۆمان و دووبارە بوونی خۆمان نەک بۆ شەید ڕەنجین بۆ هەموو شەهیدانی ڕێگەی ڕزگاری کوردستان بە پەرۆشین و بەڵێنیش تازە ئەکەینەوەکە نیاڵی خوێنی شەهیدەکانمان بەفیڕۆ بڕوات باش نای دەخەم لەسەر قسە بوو کە پەیوەندی کچان و ژان لەسەر چۆنە لەگەڵەوە یعنی زۆر پەیوەندیەکەن لەگەڵ کۆمەڵگا ئەوان نازانم ئەوان چۆن سیرکردنیان تەماشاکردنی ئەوان چۆنە لەگەڵەوە کە مەسەڵەن ئەوانەی پەیوەندیان پێوەکەن دێن بۆ ناوڕێزی ئێوە بەڵێ دیارە ئێمە ئێستا پەیوەندیکردنی ژنان زۆر جیاوازترە بەڕاستی لەوەی کە داعش هاتووە پەیوەندیەکردەکە زۆر زیاترە بەڵام خۆتان بە دڵنیایی و زیاتر بووە هەمووی خەڵکی گەنجامی پێی خۆشە ینی زاخۆشیەکەشی لەوایە مەسەلەن ئەو کەسانی کە دێنە لای ئێمە هیچ بەرنامەکە ئێمە وایە ئەبێ مەسەلەن کەسێکی نزیە باوکی یا برایەکی ئەوانەی کە ئاهێنن باوکیانە مەسەن باوکاتۆ دوو کچی هێناوە دوو کچی هێناوە ینی کچەکانی یەک جانتە لە بێ شەشیادا ئیلا ئێمە ئەبینە پێشمەرگانی بەڕاستی ئەمە جێگەی خۆشیە ئەمانش هەز ئەکەن ئەبینن کە ئێمە بەڕاستی خەتەرێکەیە لەسەر نیشتیمانەکەمان خەتەرێکەیە لەسەر ژن ئێمە بینیمان بەڕاستی داعش یەکەم ئامانجی ژنی کورد بوو بینیتان لە شنگال بینین بە ئێساش لە مووسڵەوە لەو شوێنانەی کە کەوتنە بەردەستی داعش چیان لە ژنەکانمان کە چی لە ژنی کورد کرد و دیارە هەر تاکێکە هەسێکی نیشتیمانی زیاتر لەلا دروزە بێت و ئەوێ ئەم شتا نەمێنێت و یاخود ئەوێت بەڕاستی وەکو ئەوەی کە دیفاعێک لەو ژنانە بکات بەڕاستی پێم خۆشە ژنان سپاسی هەموو ئەو کچە ژنانە ئەەکەم ئەگەر ئەبنە پێشمەگۆ دێن پەیوەندی بێک و هەروەها ئەو ژنانش هەموو چین و توێژەکان کە پشگیری لە مەسەلەکانی ژنانەکەن هەتا بەڕخراوەکانە یاخود ئەو کەسانە مەرجی هەموو کەسە بێتە پێشمەرگە بەڵام کاتێک کە دێ پشتیوانی لە هێزی پێشمەرگە ئەکا کاتێک کە ڕێیەکی جوانی ئەبێ لەسەر پێشمەرگە و هەموو کەسێک کە ئێستا هەزی پێشمەرگەی کوردستان خۆتان ئەبینن بەبێ جیاوازی حساب لەسەر ئەو وەزعێکی ئێستا هەیە چیان ئەوێ لەوەی کە ماوە لەو شوێنە پشگیریەکیان ئەوێت بەڕاستی پشگیریکردنی هێزی پێشمەرگە ورەیەک و جۆشێک بەهێزیەوەتەوە ئەتوانێت ئەو پێشمەرگەی زیاتر سنگەرەکان پارێزێ زیاتر دیفاع لە کوردستانەکەی خۆی بکات لەوەی کە بیر لەوە بکاتەوانە کە بڵێ کەسێک نیا پشگیریم ئەکا پێشگیریکردن زۆر گرنگە ڕێی جوان زۆر جوانە لەسەر پێشمەرگە مەسلەی پێشمەرگە ئێمە لێتان ناشانە پێش داعش و ئەوانە خۆتان زانین وەکو تابووری پێنجە بوو بۆ ئەوەی بۆ ناشینکردی پێشمەرگە بەڵام ئێستا بۆ هەموو جیهان و بۆ خۆشمانە بۆ ئەو دەستە ئاشکرا بوو کە هێزی پێشمەرگەی ئەو دەستکەوتانەی بەدەستێناوە ئەگەر هێزی پێشمەرگە و خەبات ومان دوبینی پێشمەرگەن پێمانی من تۆ بتوانێت بە ئاسانی ئەسا لێرە بۆ شێوە دانیشین زۆر سپاس بۆ نایدا ئەحمەد فەرماندەی فەوجی ژنان سپاس بۆ ئەوەی کە لێرە لەگەڵمان بووی